ناوم پشکۆ ئەحمەدە فرۆژگای پشکۆ بە تاک و کۆ لە سلێمانیم شەقامی ساڵمونکەران سەر و حەمامی موفتی کە لە ساڵی 1990 دامەزراوە سەرەتای کارکردنمان بە دروستکردنی پەرەمێزی نەوتی بۆ ئاوگەرمکردن، پەرەمێزی نەوتی بۆ نانکردن کە بۆ نانی تیری و نانی هەورامی بەکارەهات. بە حکمیەوەی کە ئێمە خۆمان پیشەوەرین کە سنعاتکارین، بابەتەکە خۆی بۆ خۆی وەکو پەرەمێز لە نەمانا بوو کە لە نەمانا بوو هەڵسان بەهێنانی چەندەها بابەت کە خۆمان زیاتر کانزاکان ئەناسین، زیاد لە 300 بابەتمان هێنا بۆ ناو دوکانەکان و هەروها یەکێک لەو بابەتانەی کە زۆر زیاتر هەمان ئێمە لە دوکانەکە بابەتی چەقۆیە. طبعاً خۆی بۆ خۆی کاتێک کە تۆ سنعاتکاری کە بە شارەزایی زیاتر لە 4 جۆر لەحیم کە خۆت کانزاکان ئەناسیت و لە ناو معدەنەکانای طبعاً سەرەتا ئەبێ بەهۆی کەوا خۆت حەزت لە ئیشەکە بێت. ئەگەر بێت و خۆی بۆ خۆی ئەگەر خۆشەویستیەکە بۆ ئیشەکە نەبێت ناتوان بچیتە ناو ئەم هەموو وردەکاریەوە. یەکێک لە وردەکاریانەی کە ئێمە چوینە ناویەوە زیاتر چەقۆ بوو. چەقۆش لێرە خۆی بۆ خۆی پێویستێکی ڕۆژانەی خەڵکیە کە ئەتوانێت ڕۆژانە زۆر پێویستێتی کە بەکاری بێنێ. زیاتر چەقۆکان وکو بابەت و وکو مارکە زۆر زۆرن، بەڵام زیاتر خستنە ڕووی چەقۆ لە ڕووی مارکەکانەوە لە ڕووی زۆریەتی و چۆنیەتی چەقۆ بۆ مشتری خۆی ئیلا مەگەم شێفەکان نەبێت کە زانیاریەکی تەواوەتیان لەسەرکە ئەزانن چی ئەکڕن و چ مارکەیەکەکڕن. خۆی بۆ خۆی زۆر خستنی بابەتی چەقۆ بەبەردەمی مشتری دەبێتە هۆی قەرەواڵغیەکی زۆر لەسەر مێشکی مشتریەکە. بۆیە لێرە باسی ئەو چەقۆ باوانە ئەکەین کە خەڵک زیاتر بەکاری ئەهێنێت و لێ ڕازیە. یەکێک لەو چەقۆیانەی کە ئێمە هەمانە و کە ئێستا بریکاری سەرەکی چەقۆی ترامۆنتینای بەرازیلین کە ئەمانەیە کە لە ساڵی 1911 دامەزراوە. یەکێک لەو چەقۆیانەی کە ئەم کانزا باوانەی کە تایەتی ئەو کانزا باوانەی کە تایەتی پۆڵای تیخ بڵێ ستیلە، پۆڵای کاربۆن ستیلە، پۆڵای بەرەمهێنرا و فۆرس ستیلە کە ئەمانە هەمووی کانزای بەناوبانگن کە چەقۆیەکی زۆر خۆش دەستە بۆ ئەو کەسانی کەوا بەکاری ئەهێنن. بۆ نمونە ئەمانە چەقۆی بەردەستی زیاتر بۆ مریشک، بۆ گۆشت، بۆ سەوزا خۆی چەقۆکان بابەتەکان و چۆن بڵێ جۆکەرن بۆ هەموو شتەکان بەکارێت. بەڵام بێتە سەر چەقۆیەکی مشاری بێت ئەوە زیاتر بۆ زەڵاتە و بۆ ئیشی وردەی سەوزە و ئەمانە بەکارێت. بۆ نمونە یەکێک لەو چەقۆیانە ئەمە چەقۆی دەرهێنانی گۆشتی بینی پەراسۆکانە لەگەڵ گۆشتی بینی ئێسخانەکانە و هەروها چەقۆی ئەبێت تەنک بێ بۆ نمونە بۆ جگەر و هەروەها چەقۆی سەوزە و بڵین زەڵاتەکردن زیاتر ئەبێ کە شێفەکان بەکاری هێنن لە 8 ئینجەکانەوە دەست پێکا بۆ 10 ئینج و بۆ 12 ئینج. یەکێک لەو چەقۆیانەی تر کە قیمە کێشی پێوترێ کە پێشتر مەکینەی قیمە تۆزە ناڕەحەت دەستکراوە یاخود ئەگەڕێتەوە بۆ سەر ئیشە بەکار هاتووەکەی کۆن کە بەکاریان هێناوە کە ئەمە زیاتر بۆ قیمە کێش و بۆ وردکردنی سەوزە بەکار هاتووە کە کەبابیان پێکردووە یاخود سووریان کردوێتەوە کە زۆر جوان وردی کردووە. یەکێکی تر لەوانەی کەوا بۆ وردکردنی ئێسقان لەگەڵ وردکردنی گۆشت ئەمانەکە زیاتر بەکار هێنرێن هەر هەمویان کە بە پێی وەزنەکان بۆ وەستاکان ئەگۆڕێت و هەروەها ئەمەش بۆ وردکردنی ئێسقانی بەرەق لەگەڵ مریشکا بەکارە هێنرێت. خۆی بۆ خۆی بابەتەکان بە پێی شێوازی بەکارهێنانی چۆنیەتی کەسەکە ئەگۆڕێت کە چی پێویستە و چۆن بەکاری ئەهێنێت. تەمەنی درێژی چەقۆ خۆی بۆ خۆی جیاوازە، جیاوازەکەی لە بەکارهێنانەکەیەتی. مەسایلی چەقۆ کاتێک کە بۆ پیاز بەکارهێنرێت پیاز سیفەتێکی خۆرەی هەیە، کاتێک کە خۆرەی هەیە خۆرەی ئەو تیژی چەقۆیە لە ئەبات نایهێڵێت. بۆیە ئامۆژگاری من بۆ خانمانە یاخود بۆ هەر وەستایەک هەیە کاتێک کە شێفێکیش بێت چەقۆی پیاز جیاکاتەوە وەک لە چەقۆی گۆشت، وەک لە چەقۆی مریشک، وەک لە چەقۆی سەوزەکان، وەک لە چەقۆی میوەکان. خۆی بۆ خۆی ئەمانە هەر یەکەیان کە بۆ شتێک کە بەکاری وێنی چەقۆکان جیاکەیتەوە لە ماڵەوە دەبێتە هۆی تەمەندرێژی چەقۆکە. سەرەتای بڵین دروستکردنی چەقۆش ئەگەر بڵین مێژۆکەی زۆر بۆ کۆ نەگەڕێتەوە، بەڵام لە شاری سلێمانیا کە بەربڵاو بێ
هاوپیشانم هاوکارانم شایەتی ئەومان لەسەر ئێن کە ئێمە یەکێک بووین لەو کەسانی کە لە 2012 بۆ 13 لە 2012 بۆ 13 هێنانی چەقۆی حەیدەری ئێرانی کە ئەو کاتە کوالیتێکی زۆر باشیە بوو بەڵام ئێستا بەداخەوە بەو شێوەیە نەماوە بۆیە ئێمە ژوازمان لێ هێناوە کە نزیکەی 120 چەقۆم هەبوو من و هەروەها لە ناو دوکانەکەی ئێمە پەخش ئەکرا بۆ هەموو گوزەرەکان و بۆ هەموو بازاڕەکان و دەرەوەی شاری سلێمانی زیاتر. ئێستا ئەتر خۆی بۆ خۆی دوکانی چەقۆکان زیاد بووە، فرۆشیارەکان زیاد بووە و خواستیشی زۆر زیاتر لەسەرا ئەکەیتەوە سەر شارەزایی ئینسانەکان خۆشیان مشتری وامان هەیە خۆی زۆر زانیاری زیاتر هەیە لە ئێمە چونکە خولیایەکی هەیە حەزێکی هەیە یعنی مشتری وا هەبوو هاتەوە بۆ لای من توێتی من زیاتر یعنی زۆر چەقۆم لە تۆ زیاتر هەیە وەک لە تۆ یعنی وەکو حەزێک هەیە بەکاری هێنێ هەیە وەکو پیشەکەی هەیە وەکو بەکارهێنانەکەی لە کەسێکەوە بۆ کەسێکتر جیاوازە و ئەگۆڕێت. شێوازی تیشکردنەوەکان خۆی بۆ خۆی چەقۆکان جیاوازە هەموو چەقۆیەک خۆی کاتێک کە لە کارگەکان دەرەچێ دەمارێکی هەیە ئەبێ ئەو دەمارەی کە بە تەواوەتی کول بوو اینجا تۆ بیبێ بۆ لای وەستایەکی تیشکار کە ئەم چەقۆیە بۆ تیشکاتەوە و ئەگەر هاتوو کە چەقۆکەی تیش کردو تۆ ئەتوانین چەند ئامێرێکت هەبێت لە ماڵەوە بۆ نمونوک و تیشکارێکی تایوانیمان هەیە زۆر چاکە ئەمە تەنها چەقۆکەی پێ ئەهێنی چەقۆکە تیژەکاتەوە ئەم چەقۆیەمان کە سێ دەمە دەمێکی پۆڵایە دەمێکی دایەمۆندە دەمێکی سیرامیکە و هەروەها چەقۆ بۆ تیشکردنەوە بابەتی زۆری هەیە خۆی بۆ خۆی ئەمانە کیفایەت ئەگەر ئینسان کەسێک لە ماڵەوە لە بەردەستیا بێت ئەوەی کە ئەکرێت زیاتر کە بە ژێر پیاڵە یاخود بەردەهەستانمان هەیە یاخود بەردەزبرەمان هەیە کە ئەمانش هەر یەکەو بە شێوازێک حەزەکە چەقۆکەی خۆی تیشکاتەوە یاخود دەستی لەسەر ئەوە ڕاهاتوە یاخود شارەزایەکی زۆر زیاتریکایە کاتێک کە بە ژێر پیاڵە لەوە پێشکە کۆن بڵین کە چەقۆکەی پێتیش کراوەتەوە هیچ شتێکی وانە بۆ لە ناو ماڵاکە بڵین لە بەردەستا بێت کە چەقۆکە تیشکاتەوە بۆیە ئەوانەیان زیاتر بەکارهێنراوە ئەگینا هەندێک چەقۆ هەیە بۆ نمونە وەکو ئەم پۆڵای 5 ئەڵمانی ئەمە کە پۆڵایەکی ئەڵمانیە کە دەستکردە پۆڵایەکی ئەڵمانیە کە دەستکردە ئاو ڕۆن و ئاگری داوە یەکێکە لەو چەقۆیانەی کە زۆر درەنگ و لەبێ زۆر تیژە بێت ئیلاقەی بە کانزاکەوێ زۆر کات هەیە کە ئیهێنی بە بەردێکە بە شتێکا تیژە بێتەوە ئەمە یەکێکە لەو چەقۆ باوانەی کە زۆر مادە کانزاکانی زۆر بەهێزن. خۆی بۆ خۆی بەپێی شێوازی بڵین چەقۆکان و لەگەڵ مارکەکان و لەگەڵ شێوازی کوالێتی بەرزی چەقۆکان نرخەکان ئەگۆڕێ بۆ نمونە ئەو نرخانەی کە زۆر مناسبە بەلای منەوە چەقۆی ترامۆنتینای بەرازیلیا 5 ئینجەکەی بایی 7000 6 ئینجەکەی بایی 8000 8 ئینجەکەی بایی 10000 و هەروەها ئەگۆڕێت لێرەوە بۆ زیاتر نرخەکان کە هەر یەکیان کە جیاوازە لە شێوازی فرۆشتنیە یەکتە سەر مەسایلی مەسەکان مەسا مستەحەد مەورد ئەمانە خۆی بۆ خۆی هەمووی ناوەکانێتی کە چەقۆکە تیژەکاتەوە کە زیاد لێرە ئێمە نزیکەی 27 بۆ 30 جۆر مەسەمان هەیە کە ئەم مەسانە ئەگەر دیقەت بێ کاتێک کە ئەچیتە لای قەسابێک سەرەتا گۆشتەکەی پێش ئەوەی کە لێی بکاتەوە چیەکات ئەم چەقۆیە ئەهێنێ بەم مەسەیە بۆی سەرەتای ئیشی بۆ بکاتەوە کە چەنێ بەهێزە لە برینی گۆشتەکەیە ئەنجا دوای ئەوە دەست ئەکات بە برینی شێوازی تیشکردنەوەکانیشی خۆی بۆ خۆی جیاوازە گرانترین چەقۆ لێرە خۆی بۆ خۆی ئەتوانین بینەوە سەر چەقۆ مارکە عالەمیە معتەریفەکان کە بەناوبانگن یەکێک لەو چەقۆ مارکە بەناوبانگە ئف هێردەر جێرمەنیە کە لە ساڵی 1920 ئەم کارگەیە دامەزراوە ئەتر کە تایەتی لە 22,000ەوە ئەڕوات هەتاوەکو 55,000 و هەتاوەکو 75,000 فرۆشتنی چەقۆ لە فرۆشگایەک و بۆ فرۆشگایەکی تر جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە خۆی بۆ خۆی ئێمە ئەو چەقۆیانەمان هەیە کە زیاتر شێفەکان و کەوا پێویستی خانمان و پێویستی ئەو کەسانەیە کە بەکاری هێنرێ ئەگەر دیقەت بی لە ناو دوکانەکە چەقۆیەکی مەترسیدار نییە زۆر کار هەیە بەس بە تەنها بەبینینی ئینسانەکە بە شێواز و ڕواڵەتی یاخود چەقۆکە نرخەکەی زۆر گرانەکەم یاخود بە شێوەیەکی جوان ئاگاداریەکەمەوە کە ئەمانە ناتوانانی ئێمە بە ئێوە بفرۆشین لەبەرەوەیکە جێگەی مەترسیە خۆی بۆ خۆشی هەموو ئینسانەکان ئەتوانن شتە باشەکان لە باشا بەکاربێنن باشەکانیش بکەن بەخراپ بەس خۆزگا خەڵکی بەعام باشەکانی هەر لە باشا بەکاربێنن